لە ماوەی ڕابردوودا چەند جار بینیومانە کە هەوڵدراوە مافی جوتیارانی کورد لە کەرکووک زەوت بکرێت تایبەت بەوەی کە چەندین جار هەوڵدراوە زەویە کوشتتوکاڵیەکانیان دەستی بەسرا بگیرێت لەلایەن عەرەبە هاوردەکانەوە بە ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان وەک تعریبکردنی کوردەکانە لە کەرکووک و نوێترین هەوڵی مافسەوتکردنی جوتیارانی کورد لە کەرکووک هەوڵدانە بۆ ئەوەی کە ڕێگە نادرێت جوتیارانی کورد بەرهەمی دانەوێڵی ئەم ساڵیان بدرنەوە تایبەت بەم ڕێگیریانەی کە لەسەر جوتیارانی کورد لە کەرکووک هەیە و هاوکات ڕێگریکردنیان لەلایەن جوتیارەکانی دیکەوە یاخود ئەو جوتیارە عەرەبە هاوردەکراوانی کە لە کەرکووکن بۆ ڕێگریکردنی جوتیارانی کورد کە بەرهەمی دانەوێڵی ئەم ساڵ یان بودرنەوە میوانداری زۆر بەڕێز محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕانمان کردو کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوانن کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە دیاریکراوی لە ئێستادا ئەو کێشانەی کە جوتیارانی کورد لە کەرکووک هەیەە چییە؟ زۆر سپاس بۆ واسڵاو لە بینەرانتان وڵات کێشەکانی کەرکووک جوتیارانی کەرکووک یەکجار زۆرن لەبەرەوەی بەڕاستی هەتا ئێستا زەوی جوتیاری کورد هیچی بە ناوی خۆی نییە لە چوارچێوەی پرۆسەکانی تعریب لە سەردەمی ڕژێمی پێشوو هەمووی لەسەر ناوی کوردەکان ڕەشکراوەتەوە بۆیە ئێستا هیچ جۆرە مافێکیان نییە نە لە خوتەی زراعی نە لە هیچ سەرڕای ئەوەش ئێستا هەراسان دەکرێن بەوەی کە لە هەموو شوێنەکان زەویەکانیان تعریب بکرێتەوە بە تایبەتی لە سنووری سەرگەڕان کە لە دوێنێکەوە هێزەکان سەربازەکانی عراقی قەدەغەی کە کاری کشت و کاڵی و دروێنە و ئاودان و هەموو کارێکی کشت و کاڵیان لە سنووری 5 گوندی سنووری سەرگەڕان کە شەناغە و پەرکانە و سربەشاخ و خراپە و گابەرەکەیە تەبلیغی جوتیارەکانیان کردووە کە بە هیچ زۆرێک ناتوانن کاری کشت و کاڵی بکەن و دەبێ هەموو کارێک ڕابگرن. باشە هۆکاری ئەم بڕیارە چییە؟ هۆکاری سەرەکییان ئەوەیە کە بەڕاستی دەیانەوێ خەڵکەکەی دووبارە هەراسان کەنەوە تاوەکو هەم دەستبەرداری زەویەکانیان بن بۆی و لە گوندەکانیش دەریان بکەن بۆی کە دووبارە وەکو سەردەمی ڕژێمی پێشوو ئەو منتیقانە تعریب بکەنەوە بە بیانووی ئەوەی کە ئەوانە کاتی خۆی گرێبەستی کشت و کاڵیان هەبووە لەسەر ئەو زەویانە لە سەردەمی ڕژێمی پێشوو بەداخەوە ئێستاش لە محاکمی کەرکووک بە هاوکاری و کاراسانی کۆمەڵێک دەستگای کەرکووک دووبارە هەندێک بڕیاری محکەمەیان بۆ دەرچوە بە ڕەفع تەزمید لەسەر ئەو عەقدە کۆنانەی کە لە سەردەمی ڕژێمی پێشوو بۆیان کرابوو بۆیە ئەوان ئێستا دەیانەوێت بەڕاستی لە ڕێگەی ئەو بڕیارانەی سەردەمی ڕژێمی پێشوو دەست بەسەر زەویەکانماندا بگرنەوە و خەڵکەکەی لە گوندەکان تەرحیل و بۆی کە بەگشتی تعریبمان بکەنەوە. بەڵێ کاک محەممەد لە بەرامبەر ئەم بڕیارەدا هەڵوێستی جوتیارانی کورچی بووە ئایا هیچێک لە جوتیارەکان هەوڵیانداوە پشنەوە زەوی زارە کوشتتوکاڵەکانیان یاخود چاوەڕی بڕیارێک یەکلاکەرەوەن تایبەت بەم بابەتە؟ لە ڕاستیدا ئێمە ینی ئەوە ماوەی 5 ساڵە لە هەموو وەرزەکانی دروێنە و وەرزەکانی تۆکردندا تووشی ئەو ناڕەحەتی و ئەو ڕێگریانە و ئەو بربەستانە دەبینەوە و هەوڵ دەدەن ئەوان کە ڕێگریمان لێ بکەن بۆ ئێمە کاری کشت و کاڵی خۆمان نەکەین و گوندەکان چۆل بکەین بۆی کە ئەوان دووبارە دەستی بەسەردا بگرنەوە بەڵام ئیرادەی یەکگرتووی جوتیارانی بەشی زۆری ناوچەکان بە تایبەتی لە سنووری گوندەکانی سەرگەڕان کە جوتیاران بە ئیرادەیەکی پۆڵاینەوە بە ئیرادەیەکی بەهێزەوە یەکگرتووانە هەموو گوندەکان هەموو جوتیارانی منتیقەکەی هاوکاری یەکتر دەکەن و بەرامبەر هەموو ئەو هەوڵانە دەوەستنەوە. ئێستاش ئێمە پشتەستورین بە هەم لایەنە سیاسەکانی خۆمان و هەم ئەندام پەرلەمانەکان هەم ئەو کاربەدەستانەی کەەوە لە بەغدا کار دەکەن و لە ڕێگەی حکوومەتی هەرێمیشەوە داوا دەکەین کە بەڕاستی ئەو کێشەیە تەدەخل بکەن و ئەو هێزە سەربازیانە لەو منتیقانە لا بدەن بۆی کە خەڵک بکرێت بستەوە سەرکار و ئیشوکارەکانی کشت و کاڵی خۆی. باشە کاک محەممەد بڕیاری ڕێگریکردنی جوتیارانی کورد لە کۆکردنەوەی بەرهەمەکانیان بڕیارێکی یاساییە هیچ بەڵگەیەکی یاسایی بۆ ئەم بابەتە هەیە کە ڕێگری لە جوتیارانی کورد دەکرێت یاخودەر جۆرێکە لە تعریبکردن بۆ جوتیارانی کورد؟ نەکەر بڕیاری یاساینە بڕیاری ئیداریشیان نییە ئەوان کە دوێنێکە کە ئامر فەوزەکە هاتووە تەبلیغی جوتیارەکانی کردووە ئێمە لێمان پرسی باشە ئێوە پاڵپشت بە چ بڕیارێک ئەو بڕیارەتان داوە چ بڕیارێکی یاسایی یان بڕیارێکی ئیداری یان لە شوێنێکی
دەستگایەکی فەرمیتان پێە تاوەکو ئەو بڕیارە بدەن ئەوان هەڵ دەڵێن ئێمە بڕقێمان بۆ هاتووە لە لیوا و لە فەرقای بۆی کە نەهێڵین هیچ کارێکی کشتتوکاڵی بکرێ و ئێمە نازانین ئەو شتەچیایمان ئەمەرمان لەسەرە و کە نابێ ئێوە کاری کشتتوکاڵی بکەن دەنا هیچ بڕیارێکی یاسایی یان ئیداریشیان پێنیە بۆ ڕێگریکردن لە جوتیارە. لە دەرکردنی ئەم بڕیارە و کارکردن بەم بڕیارە کە ئێستا ڕێگری لە جوتیارانی کورد دەکرێت لایەنە پەیوەندیدارەکانی کەرکووک هاتوونەتە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە؟ ئێمە لە دوێنێکەوە هەموو لایەنە پەیوەنددارەکانی بەم کێشانە و ئاگادار کردوەوە لە ئەندام پەرلەمانەکانمان لە وەزیرە بەڕێزەکان لە هەموو کاربەدەستانی هەم ئەوانەی لە بەغدا کار دەکەن هەم بگرە حکوومەتی هەرێمیش بە ئومێدی ئەوەی کە بتوانن بە زووترین کات چارەسەری بکەن لە بەرەوەی بەڕاستی ئێستا وەرزی دروێنەیە و منتیقەکە زۆر حساسە لەبەرەوەی ئەو ململانەیە تێدایە مەترسی سووتانی دەغڵودان و خەڵەو خەرمانی جوتیارانی تێدایە کە ڕەنج و ماندووبوونی ساڵێکیان و مەسروفاتی ساڵێکیانی تێدا کۆکراوەتەوە بە ئومێدی ئەوەی کە لە چەند ڕۆژی داهاتوو درێنە بکەن بەڵام بەداخەوە دوێنێکە و بڕیارەکە دەرچووە زۆر ناڕەحەتی کردینەوە زۆر لە حالەتێکی دڵە ڕاوچێشدا دەبن بە هیوای ئەوەی کە بە زووترین کات چارەسەر بکە بەوەی کە مافی جوتیارەکان لەو ساڵەکە بە هەدەر نەچێت. بەڵێ کاک محەممەد دیارە چەندین جار ناداتپەروی بەرامبەر بە مافی جوتیارانی کوردە کەرکووک کراوە لە کاتێکدا کە ویستراوە زیوی کوشتتوکاڵەکانیان لەلایەن عەربە هاوردەکانەوە جوتیارانی با بڵێن عەربی هاوردە داگیر بکرێت و جوتیارانی کورد هەم کۆبوونەتەوە بە یەک دەنگ لە شوێنی زەویە کوشتتوکاڵەکانی خۆیان ڕێگریان لەم بڕیارە کردو ئەمە جگەلەوەی کە وەکو فراکسیۆنی یەکێتی و ئەندا پەرلەمانەکان یەکێتی و لایەنە پەیوەندیدارەکان تایبەت بە خزمەتکردنی کەرکووک هاتوونەتە سەرخەت لەم جارەدا کە بڕیارەکە دوێنەیە بەڵام جوتیارانی کە بێبەشکراون زەویە کوشتتوکاڵەکانیان بەرهەمەکانیان بدرونەوە بڕیار وایە کە هەمویان بەیەکەوە بچنە شوێنی زەویە کوشتتوکاڵەکان و دەست بەکارکردن بکەن. لە ڕاستی ئێمە هەوڵبەنداوە لە ڕێگەی هەم پەرلەمانتارەکانمان هەم لایەنە سیاسیەکان هەم وەزیرە بەڕێزەکانمان کەوەی کە بتوانن ئەو بڕیارە لە بەغداوە بتوانن چارەسەر بکرێەوە لە ڕێگەی وەزیری دیفاعی عراقیەوە ئەمر بە قیادی عملیاتی کەرکووک بکرێ بۆی ئەو ڕێگریانە لا بدرێت بۆی کارەکە بە سانایی و بەبێ کێشە هەم چارەسەر بێ هەم جوتیارەکانجی بتوانن زەویەکانی خۆیان بچێڵن و کاری کشتتوکاڵی تێدا بکەن بۆیە ئێمە لە دوێنێکەوە ئێش و ئازار و مەینەتەکانی خۆمان و ئەو بڕیارە ناعەدالەتیە و نادەرپەروەرانەی هێزە سەربازەکانی عراقە لە منتیقەکە داویانە گەیاندومانە سەروی خۆمان گەیاندومان لایەنی پەیوەنددار و چاوەڕێ دەکەین بەڵکو ئەوانیش هەوڵێکی جدی بدەن کە ئومێد و داواکاریمانە بە زووترین کات چارەسەر بکرێتن. باشە کاک محەممەد هۆکارچیە کە تا ئێستا بە دیاریکراوی لەسەر ئاستی باڵا ئەم کێشەیە چارەسەر نەکراوە و چەندین جار دووبارە بۆتەوە. من پێم وایە هۆکاری سەرەکی ئەوەیە کە بەڕاستی دەسەڵاتدارانی حکوومەتە یەک لە دواییەکانی عراق لە دوای 2003شەوە نیەتێکی ڕاستەقینەیە نییە لە جێبەجێکردنی دەستور چکە ئەگەر دەستور جێبەجێ بکرێت بە تایبەتی لە چوارچێوەی دەستورە مادەی 140 هەیە هەموو ڕێکارەکانی دیاری کردو بۆ چارەسەرکردنی کێشەی زەویە کشتتوکاڵەکان لە کەرکووک بە تایبەتی بەڵام بەداخەوە حکوومەتە یەک لە دواییەکانی عراق ئەوانە بەڕاستی ڕێگری دەکەن و خاوەخاوی لێ دەکەن و ناهێنە ژێرباری جێبەجێکردنی ڕێنمایەکان و بڕیارەکان دەنا چەندین بڕیار دەرچووە بۆ هەڵوەشانەوەی هەموو ئەو گرێبەستانەی لە سەردەمی ڕژێمی پێشوو دەرچووە. دوو بڕیار دەرچووە لە سەردەمی پێشووتر لە یەکیان لە ژێر تەوسیاتی لێژنەی مادەی 140 بە ژمارە 6758 لە ساڵی 2007 دەرچووە کە هەموو ئەو گرێبەستانەی لەسەر زەویە کشتتوکاڵەکان دەرچووە بۆ عەرەبە هاوردەکان ئەوانە هەمووی ئیلغا کردوتەوە. دواتر لە ساڵی 2009 بڕیارێکی کە بە ژمارە 29 دەرچووە لە 2012 بەڵێ ئەویش لەسەر ئەویش هەموو ئەو گرێبەستانەی کە لەسەر زەوی ئێتفا کاتی خۆی ئەنجام دراون ئەوانیش هەموو هەڵوەشاونەتەوە بە پێی ئەو دوو بڕیارە بەڵام بەداخەوە لە 2007 و لە 2012ەوە کە هەتا ئێستا ئێمە لە 2023 ئەو بڕیارانە جێبەجێ نەکراون لەبەرەوەی بەڕاستی دەسەڵاتداران خاوەخاوی لێ دەکەن و نیەتیان نییە جێبەجێ بکەن لەلایەکی تریش پێم وایە بەشێک لە
ئەو بڕیار بەدەستانەی کورد ئەوانەی خۆمان بەڕاستی کە لەوێن دەرەکوونە هەتا ئێستا بەو جۆرە جدیەتەی ئیشیان لەسەر نەکردەوە دەنا هەتا ئێستا دەبووە بەڕاستی جێبەجێ بکرێت جا هەردوو لایانی تێدایە ئێمەش بەو جۆرە بە جدیەت ئیشمان لەسەر نەکردووە بەڵام هۆکاری سەرەکی ئەوەیە کە بەڕاستی بڕیار بەدەستان و دەسەڵاتدارانی حکوومەتە یەکلۆدەیەکانی عراق تا ئێستا هەم بڕوایان بە دەستورنیە هەم بڕوایان بە چارەسەرکردنی کێشەکانیە بە بنەڕەتی. بەڵێ کاک محەممەد و کۆتا پرسیارم ئەم بڕیارانە چ کاریگەریەکی لەسەر بژێوی ژیانی جوتیارن و هاوکات چۆڵکردنی گوندەکان بەجێهێشتووە هیچ داتا ئامارەگەیە کە چەندێک جوتیاران گوندەکانیان بە هۆکاری ئەم بڕیارانە بەجێهێشتووە و بژێوی ژیانی جوتیاران بەکوێ گەیشتووە. لە ڕاستیدا مەترسی سەرەکی لەسەر جوتیاران و لادەکانی کەرکووک بە تایبەتی دوو مەترسی زۆر سەرەکین یەکیان هەڕەشەی تعریبە کە بەشێکی زۆری لادەکانی گرتوتەوە لە لایەکی تریش هەڕەشەی تعریبە و دووبارەکردنەوە بەڵێ هۆکاری سەرەکی چۆلبوون و کەمبوونەوەی ڕێژەی دانیشتوانی کورد ئەو دوو هۆکارە سەرەکیەیە کە هەم لەلایەک هەوڵەکانی داعشە و لە لایەکی تریژ هەوڵەکانی دەسەڵاتدارانی و پارێزگای کەرکووکە بۆی کە بە هەموو جۆرێک هەوڵ بدەن جوتیارە کوردەکان لە مافەکانیان بێبەش بکەن و هەوڵ بدەن گوندەکانیان پێچۆڵ بکەن بۆی کە دووبارە ئەوانیش تعریبی بکەنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ مەترسێکی سەرەکی لەسەر هەیە و بە تایبەتی ئێستا مەترسی سووتانی خەلە و خەرمان و دەغڵودانەکانیان هەیە کە چەند جارێکی تریژە ساڵانی ڕابردوو دووبارە بۆتەوە بۆیە ومێ دەخوازیین بە زووترین کات چارەسەر بکرێتەوەکو ڕەنج و ماندووبوون و مەساریفی ساڵیشان بەهدار نەچێتن. بەڵێ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگان کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بوو.